مامۆستا ئەمڕۆ بابەتێکی زۆر گرنگمان هەیە. هەرکەت پێویستیان بوو کە بە ئێتیمامەت بە خۆیان بدەن، خۆیان خۆش بێ، فێری خۆشەویستی خۆیان بن، سێن لێرکانە دەستی خۆیان دەشۆن. ئەسان کورسی و مێزێک دەبینین کە پێم وایە شوێنی ناخواردنە. ئەمە ئەو لەوحە ئەمە پێی دەڵێن بەهێزکردنی توانای جوڵەوردەکانی منداڵ، ماسوولکە وردەکانی دەستی. ئەم بابەتە بەکاردێ بۆ بەهێزکردنی جوڵەی گەورە. جوڵەی گەورە بریتیە لە چی؟ دەست و پێ. مامۆستا منداڵی ئێستا زۆر کێشەی کەم تەرکیزی هەیە. منداڵ کە لێرە تو ڕاهێنانی پێدەکەی لەسەر ئەو کەرەستانە دەتوانێت بۆ ماوەیەکی درێژ لەسەر شتێک بەردەوام بی. دادەنیشین منداڵ یەکەم جار دەستی کە تەرکیزی دەستێتی و دواتر کە لە شوێنی ئەو پیتەی دادەنێتەوە. دەبێت شەوام پێشی خەوتن ددانەکانی خۆمان بشۆین. ئێمە دەمانەوێت منداڵەکان فێر بن کە دروست بکەن و بیسایدی ئەوەی کە کاتێکی فێری دروستکردن نەبن سلوکی ینی تێکدانیان لەلا کەم دەبیتەوە. باشترین یەکشەممە کاتژمێرنەوە.